بانیتان باش ئەمڕۆ دکتۆرە سۆز عیزەتم لەگەڵ پسپۆڕی نەخۆشی و نەشتەرگەری سوتاوی و نەشتەرگەری جوانکاریە باسی پەڵەی دوای سووتانەکەین و باسی ئەو جۆرە سووتانانە ئەەکەین کە پێویستی بە چارەسەری خێرا و بە بنینی پزیشک هەیە لەگەڵمان بن. دکتۆرە بانیت باش بەخێر باش زۆر سپاس دەکەم. یەکسەر لە پەڵەی پێستی سوتاویەوە دەست پێکەین چکە بێگومان ئەگەر پەڵەی پێست بەگشتی باسکە ڕەنگە زۆری بوێت پەڵەی سوتاوی چۆن دروستە بێ ئایا لە هەموو قۆناغەکانی سوتاوی پەڵە دروستە بێ یاخود ئەگەر سوتاویی کەم بێ بەرزنێ پەڵە و شوێن بەجێ سەرەتا ئەبێ باسێکی سوتاویت بۆ بکەم دەرەجەکانی سوتاوی و دەرەجی سوتاوی پۆڵێنەکرێ بۆ 4 دەرەجە دەرەجەیەکی هەیە ئەوەیە کە تەنیا سووربوونەوەی پێستەکەیە تقریبان بەو ئاگرانە دروستە بێ کە زۆر کۆنتاکتیان نییە لەگەڵ پێستەکە وەکو ئاوی گەرم مەسەلەن یان هەڵمی گەرمیەکە هەڵمی ئاگراکە و تەنیا سووربوونەوەیە لەسەر پێستەکە. دەرەجە 2 ئەبێ بە بڵق پێستەکە بێ بە بڵق تلق دروستەکە و لە ناویە ئاو هەیە لە ناو ئەم بڵقانەیە قوڵترە لە چاو دەرەجەیەکە و کاتی زیاتر ئەوێ بۆ چاکبوونەوە بۆوانە دروستە بێ کە کۆنتاکتیان هەیە بە پێستەکەەوە وەکو ئاوی گەرم ئەگەر ئاوەکە زۆر بمێنێتەوە لەسەر پێستەکە یان ئاگرەکە تۆزای نزیکتر بێ یان هەر شتێکی تر کە پێی بسووتێ بەڵام نزیک بێ لە پێستەکە. دەرەجە 3 زۆر قوڵە بە تەواوەتی پێستەکە هەمووی سوتاوە چۆتە بەشی ژێرەوەی پێست و بە تەواوەتی پێستی پێوە نەماوە ئەمانە زۆرتر لە تەقینەوە و لە ئاگرا دروستە بێ. دەرەجە 4 ئەوەیە کە ئێسقانی گرتە بێ و ڕەش بۆتەوە پێستەکە و ئەگات سەر ئێسقانەکە بۆ ئەوەی پێتان بڵێم کامە پەڵە دروستەکە و کامە چارەسەری ئەوێ و کامە بینینی پزیشکی ئەوێ. دەرەجە 1 تقریبان لە ماوەی هەفتەیەک بۆ 2 هەفتەیە چاکە بێتەوە و لەوانەیە هیچ ئاسەوارێک بەجێ نەهێڵێ و پێویستی بە عیلاجێکی زۆر نییە بۆ بەکارهێنان تەنیا چارەسەری ڕۆژانە بە کرێمات و ئەوانەی کە دکتۆر بۆی داانێ و لە هەمووی مهمتر ئەوەیە کە هەتاو بەری نەکەوێ چونکە هەتاو لە هەموو قۆناغەکانە چونکە هەتاو دەرەجەیەکە لە دروستبوونی پەڵا لە دوای سوتاوی لە هەموو شتێک مهمترێکە واتە هەر جۆرێک سوتاوی هەر جۆرێکیان بێ پێویستە هەتاوبەری نەکرێت هەر بە شێوەیەکی ئام خۆی خۆر هەتاو سەبەبە بۆ دروستبوونی پەڵا بەڵێ هەر خۆی یەکەم سەبەبە بۆ دروستبوونی پەڵە لەسەر پێست بۆیە باشترە بەری نەکەوێ هەر لە بیدایەتی سوتاویەکە هەتا بە تەواوەتی پێستەکە چاکە بێتەوە هیچ ئاسەوارێک نامێنێ. ئەمە لە دەرەجەیەکە. لە دەرەجە 2 بووە بە بڵق پێستەکەی لێ ئەبێتەوە ئەو پێستە سوتاوە نامێنێ و پێستێکی تازە لە ژێرەوە دروستە بێتەوە لە ماوەی 2 بۆ 3 هەفتەیە چاکە بێتەوە پێویستی بە سەردانکردنی پزیشک هەیە بە پێی شوێنەکە و بە پێی ئایا چەنە لە جستەیە ڕێژی چەنە لە جستەیە سوتاوە ئەگەر کەم بێ ئەتوانێت لە ماڵەوە کەسەکە خۆی بە پێی ڕێنمایی پزیشک تەداویەکانی بکات و ڕۆژانە و چاکە بێتەوە. ئەگەر ڕێژەیەکی زۆر بوو لە جستەیە ئەو کاتە ئەبێ لە نەخۆشخانە داخڵ بکرێ و پزیشک ڕۆژانە خۆی سەردانی بکات و چارەسەرەکەی پێ بڵێ. باشە دکتۆرە پێم بڵێ کەی سەردانی نەخۆشخانەکانکەین لە هەموو جۆرەکانی سوتاویە پێویستەکە وەکوتم دەرەجەیەک پێویست ناکە دەرەجەیەک پێویست ناکە تەنیا سووربوونەوەی پێستەکەیە بڵق دروست نەبووە بەڵێ بڵق دروست نەبووە پێستەکەی خۆیەتی مادام پێویست ناکات چی بۆ بکەین بۆ بەکارهێنانی شێدارکەرەوەی پێست و بەکارهێنانی دژەخۆر زۆر مهمە تاکەی هەتا بە تەواوەتی پێستەکەی تر چاکە بێتەوە سووربوونەوەی نامێنێت و هیچ مشکلێکی نامێنێ و دژەخۆر ضروریە یعنی ئەبێ هەموو کەس بەکاری بێنە بەبێ سووتانیش یعنی ئەبێت ئەو کاتانەیە چیتە دەرەوە خاصەتەن لە کاتی ڕۆژە دژەخۆر بەکار بهێنرێ و شێدارکەرەوە بۆ ئەوەیە هەندێک ئازار شکێن ئەتوانێت بەکاربێنێ و شێدارکەرەوە بۆ ئەوەی پێستەکەت شێدار بێ چونکە لە کاتی سووتانە تقریبان ئاوی جەستەکەمە بێتەوە. واتە ورتر بڵین ئەگەر حاڵەتێک بڵخی دروست کرد ئەمە پێویست بە سەردانی نەخۆشخانەکەات؟ بەڵێ ئەمە دەرەجە 2 دەرەجە 2 بە پێی ڕێژەی سووتانەکەی ڕێژە جیایە لە دەرەجە
ڕێژە واتە لە ساچەنی جەستەکەت سوتاوە لە مناڵە لە ڕێژەیەکی کەما پێویستەکە سەردانی دکتۆر بکرێ لە گەورەیە ئەتوانین لە 10 بۆ 15% یعنی لە 10 بۆ 15 لە سەیە بچێتە لای دکتۆر و بیبینێ لەوە کەمتر ئەتوانێت خۆی لە ماڵەوە ڕۆژانە تەداوی بکات و چارەسەری بۆ بەکاربێنێ بەڵام لە هەموویە ئەبێ دکتۆر ئەم شتە بنووسێ یعنی ئەم عیلاجە بە تۆ بڵێ چی بەکاربێنە نەک لە خۆراخۆت چی شتێک بەکاربێنیت و بەردەوام بی لەسەری چونکە بەپێی ڕۆژەکان بەپێی کاتەکە ئەگۆڕێ چارەسەرەکان لە سوتاویە هەندێک جۆری سوتاوی هەیە ئەڵێ بێت چارەسەری سروشتیش لەگەڵ یاوە گرێمان چۆنە لە چ شوێنێکی جەستە واکات کە چارەسەری سروشتی مەبەستە گژ و جیاو ئەو شتانە نەخێرنا جار لە دەستا سووتانێکی ئەچمە سەر ئەوە ئەچمە سەر دەرەجە سێ چونکە لە دەرەجە دووە تقریبان هیچ معوەقیەک دروست ناکا لە جەستەیە تەنیا بەشێکی سەرەوەی سەدحی پێستەکە سوتاوە خۆی چاکە بێتەوە بەبێ گرژ بوون بەڵام لە دەرەجە سێە کە زۆر قوڵە لە 5% جەستا واتە لە سا 5 جەستەت سوتابێ ئەبێت تۆ سەردانی دکتۆر بکەین و لە خستەخانە عیلاج وەرگری بۆ لە هەندێک شوێن هەیە وەکو ئەو شوێنانی کە جومگەی تایە وجوڵی لەسرە لەوانەیە ببێتە حاڵەتی گرژ بوون بیرم نەچێ دەرەجە سێ پێویستە پێستەکەی خۆت لا ببرێ چونکە خۆی سوتاوە و بە نەشتەرگەری ئەکرێ و پێستی تازەی لێ بدرێتەوە یعنی بە چارەسەر شتێکی حتمیە بەڵێ مەجاالیتیانە بە هیچ شێوەیەک ئەبێ ئەو پێستە لا ببرێت چونکە هەموو پێستەکە سوتاوە هەموو تەبقەکانی پێست سوتاوە چۆتە سەر چەوری ژێرپێست بۆیە ئەبێ لا ببرێ و پێستی تازەی لێ بدرێتەوە و ئەمە بە نەشتەرگەری ئەکرێ واتە ئەوە نییە یعنی هەر لە ماڵەوە یان ئاواهینە بەبێ هیچ شتێک پێست لا ببرێ و پێستی تری لێ بدرێ ئەبێ بە نەشتەرگەری بکرێ ئەگەر سوتاویەک گرنگی پێنەدرا لە سەرەتا و ئێستا بوو بێ بە پەڵە دوای چەند مانگێک هەموو دەرەجەکان ئەگەری دروستبوونی پەڵەیان هەیە هەموو دەرەجەکانی سوتاوی ئەگەر بە جوانی چارەسەر نەکرێ دەرەجەیەک ئەگەر بە جوانی چارەسەر نەکرێ و هەتاولی بە ئەوە ئەگەری دروستبوونی پەڵەی زۆر زۆرە باشە دەرەجە دوو لە زۆربەی حاڵەتەکانە ئەبێ بە پەڵە بەڵام دوایی ئێمە بە چارەسەر ئەتوانین ئەو پەڵانەکەم بکەینەوە و دەرەجە سێ لە زۆربەی کاتا و بەبێ هیچ شتێک لەبەر ئەوی پێستەکە لا ئەبرێ بە تاوەتی بەجەستی کەسەکەەوە دیارە مەجاالیتیانە بڵێم نابێ بە پەڵە مەبەستم دوای چاکبوونەوە بەڵێ کە پەڵەکە دروست بوو بەڵێ ئەو شتانی بۆ پەڵەیەکی ئاساییەکرێوەکو چارە سەری لەیزەر و ئەوە بەڵێ بۆ پەڵی سوتاوی ژەکریا خۆت پەڵی سوتاوی ئێمە هیچمان لەگەڵ بەڵێ بەپێی دەرەجەکان ئەگۆڕێ دەرەجەیەک و دوو وەکو هەموو پەڵەیەکی تر ئەتوانرێ عیلاج بکرێ ئەو شتانێک کە بۆ پەڵە بەکار ئەهێنرێ کرێماتە لەیزەرە PRP واتە پلازمای خوێنە هەر شتێک کە بۆ پەڵە ئەکرێ ئەتوانرێ بکرێن بۆ پەڵی سوتاوی شەمان بەڵام دەرەجە سێ لەبەر ئەوەی پێستەکە گۆڕاوە پێستی کەسەکە خۆی نییە چارەسەرکردنی قورسترە و ئیشکردن تیا زۆر قورسترە باش لە سەرەتایی بەر لە بەرنامەکە باسی هەندێک شتی کوردەواریمان کرد کە بەڕێزت لەگەڵ هەندێکی ئایت و لەگەڵ هەندێکی نیت چارەسەری کوردەواری یاخود ئەو گیانەی لە کوردەواریە هەن پێشتریش بۆ چارەسەر بەکار هاتوون بە شێوەیەکی خەتعی هیچیان بە کەڵک نایان بۆ چارەسەری سوتاوی یاخود بەپێی قۆناغی سوتانەکەیە لە ڕاستیە ئەبێ دراسە زۆر بکرێ لەسەر ئەوانە زۆر ئەوەی من تا ئێستا بینی بێتم چەند ساڵە لە سوتاویە تا ئێستا هیچیانم نەبینیوە ئەوەنە کاریگەر بێ کە بڵێم پێویست ناکاتەوە عیلاجی تر بەکاربێنە عیلاجی کوردەواری بەکاربێنە چونکە ئێمە نازانین ئەم شتە کوردەواری تۆ بەکاری ئەهێنی تا چەنە کاریگەری هەیە لەسەر پێستەکە و تا چەنە ئیسیفادە هەیە بۆ سوتاویەکە بۆیە من لەگەڵیانیم لە ڕاستیە چونکە تا ئێستا دراسەیەکی ئەوەنە قوڵ نەکراوە بزانرێ ئەم شتانە چۆنی بەکار چۆنی ئیش ئەکا لەسەر سوتاویەکە بۆیە باشترە بەکار نەهێنرێ هەتا ئەو کاتەی دراسەکان زۆر قوڵترە بنەوە و دیاری ئەکرێ ڕێژەی تەسیرکردنی لەسەر سوتاویەکە چەنە
ئەو کاتا توانرێ بەکاربێن بەڵام لە ئێستایانە. با پرسیارەکە بە شێوەیەکی تر لێ بکەین. گژوجیای کوردەواری لەگەڵ ئەو هەموو تەداوی پاکردنەوەی کە لە نەخۆشخانەکانەکرێت کامیان گەرنتی 100% بە چاکبوونەوە؟ بە تەکید چارەسەری پزیشکی و خەستەخانە. واتە خەڵک بیر لەوە نەکاتەوە لە پاڵ چارەسەری نەخۆشخانە ئێمە نمونەی زیینومان لە بەردەستایە چەنەها مناڵ هەیە کە لە ماڵەوە خۆی تەداویان بۆکەن بە چارەسەری گژوجیا خراپترە بێ حاڵی مناڵەکە و ئەیان هێن بۆ خستەخانە کاتێکیان گەیان نە خستەخانە ئێمە عین تقریبان چۆنەڵی دەستەوستانەوەستین چونکە یعنی حاڵی مناڵەکە تێک چووە ئەگەر لە سەرەتایە بهێنرا لەوانە بوو زۆر زوو باشتر ببێ و چاک ببێتەوە بڕاتەوە ماڵەوە بەڵام کە ئەگات ئەو حاڵەتە ئیتر ئێمە دەستەوستانەوەستین سەیرەکی برینەکە قوڵتر بووە حاڵی مناڵەکە تێک چووە بە شێوەیەکی ئام مناڵەکە باری تەندروستی تێک چووە کە سەیرەکەی زۆر قورسە چارەسەر خاستان لە مناڵە سوتاوی لە مناڵە زۆر مشکلەیە چونکە بە شێوەیەکی گشتی سوتاوی ئاوی جەستە فرعاتە دەرەوە چونکە ئەو پێستە نەماوە هەموو ئاوی جەستە ئەچێتە دەرەوە مناڵیش خۆتەزانی بە یەک ڕۆژی بەسە بۆ وشک بوونەوە وەنیە سەیرەکەی زۆر زوو تێکەچێ. باش چۆن بزانین ڕێژەی سوتانەکە چەندە؟ تۆزێ قورسە چونکە ئەوە ئیشی پزیشکە دیاری بکە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر گشتی باسیەکەم تقریبان دەستی کەسەکە خۆی لە سادووە دەستی کەسەکە قیاسی دەستی کەسەکە لە سادووە تقریبان یعنی بە شێوەیەکی زۆر گشتیە بەڵام ئەوەی تری ئیشی دکتۆرە. باشە دکتۆرە ئەو سوتاویە کە چاگەبێتەوە پەڵە دروستەکە پەڵەکان هەموو کات پەڵەی بۆر و تۆخن یاخود ئەشێ پەڵەیەکی مەیلە و سپیتر لە پێستەکە دروستەکەمیانە خۆی پەڵە دروستبوونی پەڵە هەموو کەس ئەمڕەنی کە پێستی هەیەی مادەی میلانین نەتیاتی مادەی میلانین وا لە پێستەکە ڕەنی باتێ لە کاتی پەڵە دروستبوونە میلانینەکە زیاد ئەبێ و زۆرترە لەو شوێنەیە چرترە و لە کاتی دروستبوونی پەڵەی سپیە میلانین نامێنێ بەهۆی ئەوەی لە کاتی سوتانە خانەی دروستکەری میلانین ئەسووتێ بۆیە دوای چاکبوونەوەی ئەو شوێنە لەوانەیە ڕەنیتیان نەمێنێ سپی ئەبێ چارەسەری ئەمە تۆزێ قورسە ئەکرێ ناکرێت قورسە زۆر قورسترە لە چارەسەری پەڵەی تۆخ. باش هەندێک شوێن هەیە دکتۆرەگەر بشتوتێن و دوای چابنەوە ڕەنگە لە جستە زۆر دیار نەبێت بەڵام چی بکرێت بە دەرلەوەی تیشکی خۆر نەیە لە پەڵەکە و لە دەموچاو چی بکرێت بۆ سووتانی دەموچاو بکە کەمترین ئاسەوار بەجێبێڵێت؟ پێش هەموو شتێ باسیش خۆرمان کرد چونکە ئەمە فاکتەری سەرەکیە لە دروستبوونی پەڵە زۆر مهمە ئەو بەکارهێنانی دژەخۆر لە دوای چاکبوونەوە تەبعاً بەکارهێنانی دژەخۆر و بەکارهێنانی ئەو کرێماتانەی کەوا ئەکا مادەی میلانین کەمەکاتەوە لە ناو پێستا ئەویش بەڕێنمایی دکتۆر تەبعاً چونکە ناکرێ تۆ ماوەیەکی دوور و درێژ هەمان کرێم بەکاربێنی تو بڕۆی لەسەری و بەکارهێنانی مادەی سیلیکۆن ئەوش هەر دکتۆر ئەینوسیە تەبعاً بۆ ئەو برینانەی کە کەمێک شوێنەواریان دیارە و بەکارهێنانی لەیزەر و بەکارهێنانی خوێنی کەسەکە خۆی ئەتوانرێ ئەمانە هەمووی لەلایەن پزیشکەوە کرێ. باش کەواتە هەیە چارەسەر بۆ تا ڕادەیەکی زۆر بڵێ ئەو شوێنانی کەمووی هەیە بە نمونە لەسەر لە شوێنێک لەو بابەتە چی ئەکرێت بۆی دواتر مووی لێ بێتەوە یاخود شوێنێک کە سوتا مووی لێ نایێت؟ بەڵێ دەرەجەیەک و دوو مووی لێیەتەوە پێویست ناکایکی بۆ بکرێ دەرەجە سێ پێستەکە هەمووی لابراوە و پێستی تری لێ دراوەتەوە ئەگەر ئەو پێستی ئێمە بەکاری ئەهێنینەوە بۆ سەر یا بۆ شوێنی مووەکە خۆی لە ڕاستیا مووی پێوە بوو بێ واتە ئەگەر ئێمە لە ڕان وەرمانگرت یا لە قۆڵ ئەو شوێنانی مووی پێوەیە لەوێ وەرمانگرت و مووەکەمان لەگەڵا برد دوای مووی لێتەوە بەڵام لە زۆربەی حاڵەتەکانە مووی لێ نهاتەوە ئەمەش پێویستی بە نەشتەرگەری زۆرتر هەیە دووسێ ڕێگەمان هەیە یەکەمیانە ئەوەتە بە شێوەی زنجیرە نەشتەرگەریەکی بۆ ئەکرێ هەر جاری تۆزێک لەو پارچەیە لێ ئەکرێتەوە کە مووی لێ نەهاتووە و ئەدوڕێتەوە هەتا وای لێ خەتێکی باریک ئەمێنێتەوە کە دیار نامێنێ یا ئەوە تا باڵۆنمان هەیە دا ئەندرێ لەو شوێنانەی کە مووی پێوەیە بە نەشتەرگەری تەبعاً دا ئەندرێ ئەخرێتە ژێر پێستەکەوە و ڕۆژانە گەورە ئەکرێ هەتا پێستەکە ئەکشێنرێ دوای ئەو پارچەی کە مووەکەی پێوە نەماوە
لا ئەبرێ و ئەو شوێنی کە کشاوە پێستەکەی ئەدرێ لەو شوێنەی کە مووی لێ نەهاتوت. باش دکتۆرە کاتمان بەرەو کۆتایە چێلێک خولەکە پێم بڵی زۆرترین گرفتان لەگەڵ ئەو چارەخوازانەیەن یاخود ئەوانەی کە سووتانیان هەیە چییە چلێک تێنەگەیشتنێک هەیە چی ئەتەوێت ببینەوان بڵێ؟ یەکەم ئەوەیە کە ئێمە مەسەلەن تەداویان پێڵین ئەوان نوعێکی تر بەکارهێنن ئەمەیان بابەتێکی زۆر گەورەیە. دووەمیان دەرەجە سێ زۆر موشکیلەمان هەیە لەگەڵیانە. خەڵکەکە کە یێتە لای ئێمە نازانێ ئەمە دەرەجە سێیە بۆ ڕەنی پێستەکە ڕێک ڕەنی وەکو خۆیەتی ڕەنی سوتاویەکە وەکو ڕەنی پێستەکەیە هیچ فەرقی نییە ئێمە ئەزانین ئەوە دەرەجە سێ سوتاوە. یەکەم جاریە نەخۆشەکە حاڵی زۆر زۆر باشە هیچ مشکلی نییە چونکە تازەیە بیدایەتی شۆکەکەیە. دوای وردە وردە حاڵی تێکەچێ خەڵک وازانێ ئێمە لە خەستەخانەیە ئیهمالیەکەین یان عیلاجی خراپەین بە نەخۆش یا شتێک لەو بابەتانە تێگا ئەڵێ باشە ئەو هات هیچی نەسووتا بوو بۆ ئێستا ئاوا خێرە خێرە عملیاتی بۆ کرێ پێست لێکرێتەوە خوێن ئەهێنرێ نازانم تێگە یعنی سیناریۆکە تۆزێ قورسە بۆ خەڵک ئەوە زۆر مشکلیان هەیە لەگەڵێ. باش کاتە ئومێدی ساخی و سەلامەتی بۆ بینەرانی خۆشەویست سپاس بۆ بەڕێز دکتۆرە بۆ زانیاریەکانت.